فایق زێدان مەقاشی ئێران و سیاسیەک لە بەرگی دادوەردا. فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئەو پیاوەی 7 ساڵە لەسەر کورسی یەکێک لە 4 سەرۆکایەتیەکەی عێراقە و خەونی بوون بە کەسی یەکەمی وڵات دەبینێت. لەلایەک لە ناو دادگاکاندا سیاست دەکات، لەلایەکی دیکە ئابڕووچوونەکانی میدیاکانی بەخۆ سەرقاڵ کردووە. زێدان کە لە ساڵی 2017ەوە بووە بە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق، لەو کاتەوە بووە بە جێگای مشتومڕی میدیا و ناوەندە سیاسیەکان. چیرۆکی ڕەفتارە سەیرەکانی لە هەموو شت دەچێت لە دادوەر و پیاوی یاسانە بێت. وەک چالاکوانانی عێراقی ئاشکرایان کردووە، مەیلی بۆ ژنان و خواردنەوە مادە کحولیەکان بە جۆرێکە. جگە لەو حەز و ئارەزوانەی خۆی هیچ شتێکی دیکەی لا گرنگ نییە. تەنانەت وەک ئەم چالاکوانانە دەڵێن، فایق زێدان کاتێک سەرخۆش دەبێت بە کەسانی نزیک خۆی دەڵێت سمێڵی گەورەترین کەستان دەتاشم و پێڵاو دەخەمە سەر ڕیشتان. جگە لەوەش وتوێتی سمێڵی گەورەترین کەسی مەرجەعیەت دەتاشم. چالاکوانانی عێراق ئەوەیان ئاشکرا کردووە کە فایق زێدان مادەی هۆشبەر لە جۆری ماریگوانا و کۆکاین بەکاردەهێنێت. يشرب فائق زيدان؟ ها يشرب ما لنا علاقه باليشرب خلينا لا ما لنا علاقه بس قصدي انه رئيس مو بس مجلس يشرب، لا القضاء يشرب وماريجوانا وكوكايين. فایق زێدان لە ڕێگای دادگاکانی عێراقەوە بە جێبەجێکاری ئەجێندای ئێران دادەنرێت. هەموو ئەوانەی لە بازنەی بەرژەوەندیەکانی ئێران ناخولێنەوە دەبنە ئامانجی فایق زێدان و لە ڕێگای دادگاکانەوە تەنجان پێڵ دەچنێت. بۆیە فایق زێدان وەک مەقاشی ئێران لە عێراق دادەنرێت، بە پیاوی سێبەری پشت بڕیارەکانی دادگای فیدراڵی دادەنرێت. چالاکوانێکی عێراقی ئاشکرای کردووە فایق زێدان خەونی ئەوەی هەیە ببێتە کەسی یەکەم لە عێراقدا، هاوشێوەی میلیشیاکان لە ژێر ناوی یاسا و دادگاکاندا کاری خراپتریش ئەنجام بدات. زێدان لە ڕێگای دادگاکانەوە لە نەیارەکانی دەدات و دواتریش دەستیان دەگوشێت و لەگەڵیان دادەنیشێت. زێدانی تەمەن 57 ساڵ لە سەردەمی ڕژێمی بەعزدا لە دادگای تاوانەکانی بەغداد دادوەر بووە. دواتر و لە سەردەمی نوری مالکی سەرۆکوەزیرانی پێشووتردا بووە بە سەرۆکی دادگای پێداچوونەوە. دواتر بە دەرکردنی بڕیاری دەستگیرکردن بۆ تارق هاشمی و ڕافع عیساوی و دواتر پشکنینی ماڵەکەیان خۆی لای مالکی و بەرپرسانی عێراق شیرین کرد و هێنایانە پێشەوە تا ئەوەی ئێستا لەسەر کورسی باڵاترین پۆستی دادگاکان دانیشتووە. وەک پەرلەمانتارێکی عێراقیش بە تەنزەوە دەڵێت دوای دەوامی دادگاکان لە ماڵی بەرپرسانی عێراق دەوامی کردووە. هەر ئەویش کەیسەکانی کوشتن و سپیکردنەوەی پارەیان بۆ دیزە بە دەرخۆنە دەکات و شەوانیش لەگەڵ بەرپرسان مادە کوحولیەکان دەخواتەوە. بە ڕۆژیش ئەجێندای ئەو بەرپرسە عێراقیانە جێبەجێ دەکات کە سەربازی جێبەجێکردنی پلانەکانی ئێران و لەو ڕێگایە و فایق زێدان کراوەتە مەقاشە سەرەکیەکەی ئەو وڵاتە لە عێراقدا.